ئایا زەوی تەختەیان گۆییە؟ هەر لە سەرەتای دروستبوونیەوە مرۆڤ بەردەوام بیر و بۆچوون و ڕای جیاوازی هەبووە سەبارەت بە زەوی و ئاسمانەکان. بە ئێستایشەوە ئەو بۆچوونە جیاوازانە بەردەوامیان هەیە. یەکێک لەو بۆچوونانەی کە لەم کاتەدا زۆر بڵاو بۆتەوە و کەسانێکی زۆر باوەڕیان پێی هەیە بردۆزی زەوی تەختە. ئایا بردۆزی زەوی تەخت چییە؟ ئەم بردۆزە چۆن سەری هەڵداوە؟ ئەو بەڵگانە چین کە پاڵپشتی ئەم بردۆزە دەکات؟ و ئایا زانایانی ئیسلام چی دەڵێن لەسەر ئەم بابەتە؟ هەموو ئەمانە و زیاتریش لەم زنجیرەیەدا باز دەکەین. بۆ بینین تەواوی بابەتەکان سەبسکرایبی چەناڵی بیزانە بکەن و بۆ پشتگیریمان لایک و کۆمنت بکەن. زەوی تەخت چەمکێکی کۆن و پوچەڵکراوی زانستیە سەبارەت بە شێوەی زەوی وەک تەختە یان دیسک. لە سەدەی شەشەمی پێشزاین فیزاگۆرس بردۆزی زەوی گۆشەی داهێنا. بەڵام هەر لەو سەردەمەدا سوقڕاتیەکان بڕوایان بە بردۆزی زەوی تەخت بوو. و لە سەدەی چوارەمی پێشزایندا ئەفلاتون پشتگیری بردۆزەکەی فیزاگۆرسی کرد و ئەرستۆی خوێنکاری بەڵگەی بەهێزی بۆ بردۆزی زەوی گۆشەی دانا. ئەم بردۆزە بەردەوام بوو لە ناو کۆمەڵگا ئەوروپیەکاندا تاوەکو سەردەمی سەرەتای کەنیسەی مەسیحی. پرۆتستانتەکان لە سەدەی حەڤدەدا بردۆزی زەوی تەختیان دروست کرد بۆ ئەوەی دژی فێرکاریەکانی کاسۆلیکیەکان بوەستنەوە. لە سەردەمی مۆدێرندا بردۆزی زەوی تەخت لەلایەن نووسەر ئینگلیزی سامیۆل ڕۆبەرت هامەوە سەرچاوی گرتووە لە ساڵی 1849. لە ساڵی 1893 ئالیزابێس بلۆند کۆمەڵی جیهانی زیتێتینکی دامەزران. و لەسەر بنەمایان بردۆزە سامیۆل شۆنتن لە ساڵی 1956 کۆمەڵی نێودەوڵەتی زەوی تەختی دامەزران کە زیاتر بە کۆمەڵی زەوی تەخت ناسراوە بووە شوێنگرەوەی کۆمەڵی جیهانی زیتێتیک. بردۆزی زەوی تەخت دەڵێت کە مرۆڤایەتی لەسەر دیزگێک دەژی. جەمسەری باکوور لە ناوەڕاستیدایە کە تۆپەڵەیەکی سەهۆڵینە و بەرزیەکەی 46 کیلۆمەترە و بە جەمسەری باشووریش دەورەدراوە. لەم بردۆزەدا خۆر و مانگ هەر یەکەیان 51 کیلۆمەتر تیرەیانە و بەردەوام بە شێوەیەکی بازنەیی لە ئاسمانی زەوی دەسوڕێنەوە. ئاینی ئیسلام لەمبارەیەوە چی دەڵێت؟ لەسەر ئەم بابەتە زانایان بوو بە دوو بەشەوە. بەشێکیان پشتگیری بردۆزی زەوی تەخت دەکەن و بەشەکەی تریان پشتگیری زەوی گۆیی دەکەن و هەردوو لایشیان بە بەڵگەی قورئان قسەکانیان دەسەلمێنن. ئەو زانایانەی کە پشتگیری زەوی تەخت دەکەن ئەم ئاەتانە بە بەڵگە دەیەنەوە. خوای گەورە لە سوورەتی زومەردا دەفەرمێت: أعوذ بالله من الشيطان الرجيم خلق السماوات والأرض بالحق يكور الليل على النهار ويكور النهار على الليل وسخر الشمس والقمر كل يجري لأجل مسمى ألا هو العزيز الغفار. خوای گەورە لەم ئاەتەدا بازەوە دەکات کە شەو و ڕۆژ بە دوای یەکدایەن بە شێوەیەکی بازنەی واتە بە ئەمری خوای گەورە کردارەکە جێبەجێ دەبێت نەوەک بەهۆی سۆڕانەوەی زەوی. وخوای گەورە لە سوورەتی شەمسدا دەفەرمێت: بسم الله الرحمن الرحيم والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها والأرض وما طحاها. زانایان دەڵێن خوای گەورە لێرەدا ئەوما بۆ ڕوون دەکاتەوە کە سوێن دەخوات بە خۆر و ئەو ڕووناکیەی کە هەیەی. خوای گەورە کردارێک دەداتە پاڵ خۆر کە ڕووناکیەکەیەتی واتە خۆر ئیشی ڕووناکردنەوەیە و سوێن دەخوات بە مانگ و کردارێکیش دەخاتە پاڵاو کە هەڵهاتنیەتی بە دوای خۆردا و دوای ئەو کردارێکیش دەداتە پاڵ شەو کە داپۆشین و تاریکردنی جیهانە و کرداریش دەداتە پاڵ ڕۆژ کە هەموو شتەکان ڕووناک دەکاتەوە و دوای ئەمانە ئینجا سوێن بە ئاسمان دەخوات و بەو کەسەیشی کە بنیاتی ناوە بەڵام هیچ کردارێک ناداتە پاڵ ئاسمانەکان و بە هەمان شێوە سوێن بە زەویش دەخوات و بەو کەسێش کە تەختی کردووە ئەمیش بە هەمان شێوە هیچ کردارێکی ناداتە پاڵ. بۆیە لە ڕوانگەی ئەم شێوە تەفسیرکردنەوە زانایان بڕوایان وایە کە ئاسمان و زەوی ناجوڵن بەڵام مانگ و خۆر لە جوڵەدان و ئەوان لە ئاسمانی زەویدا دەسوڕێنەوە. و یەکێکی تر لە بەڵگەکان خوای گەورە لە سوورەتی زاریاتدا دەفەرمێت: أعوذ بالله من الشيطان الرجيم
والأرض فرشناها فنعم الماهدون. ولا سورة خاشية دا فرمت أعوذ بالله من الشيطان الرجيم. وإلى الأرض كيف سطحت. خوای گەورە لەم ئاەتانەدا دەفەرمێت کە زەویمان ڕاخستووە بۆیە زانایان ئەمە دەکەن بە بەڵگەی تەختی زەوی. وە لە سوورەتی غافردا دەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم. الله الذي جعل لكم الأرض قرارا والسماء بناء. زانایان ئەم ئاەتەوە لێک دەدەنەوە کە خوای گەورە زەوی جێگر کردووە واتە ناجۆڵێت و ئاسمانیش وەک سەقفێک بەسەریەوە ڕاگیراوە. وخوای گەورە لە سوورەتی ئەنبیاءدا دەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم. وجعلنا السماء سقفا محفوظا وهم عن آياتها معرضون. ئاسمانمان کردووە بە سەقفێک و ڕامان کردووە بەسەر زەویەوە ئەمەش بە بەڵگەیەک بۆ جێگیری ئاسمان و زەوی دادەنێن. هەروەها بۆچوونیشیان وایە کە دەڵێن زەوی لە خۆر و مانگ و هەموو ئەستێرە و هەسارەکانی تر گەورەترە. وە بەشەکەی تری زانایان کە پشتگیری زەوی گۆیی دەکەن بە هەمان شێوە کۆمەڵێک بەڵگەی تر دەهێننەوە و هەندێک لەو بەڵگانە هەمانەوە ئاەتانەی پێشوون بەڵام بە شێوەیەکی جیاواز تەفسیری دەکەن. یەکێک لەو ئاەتانەی کە ئەمانیش بە بەڵگە دەهێننەوە بەڵام تەفسیری جیاوازی بۆ دەکەن ئاەتی 5 سوورەتی زومەرە. أعوذ بالله من الشيطان الرجيم. والأرض فرشناها فنعم الماهدون. ئەمان بەو شێوە تەفسیری دەکەن کە خوای گەورە لێرەدا مەبەستی لەوەیە کە شەو و ڕۆژ بە دوای یەکدا دێن بۆیە زانایان دەڵێن کە ئەو عەمەلیەیە بە دەوری شتێکی خڕەوە ڕوو دەدات. و یەکێکی تر لەو ئاەتانە أعوذ بالله من الشيطان الرجيم. وإلى الأرض كيف سطحت. زانایان بۆ ئەمەیان دەڵێن کە خوای گەورە لێرەدا دەفەرمێن ڕاماخستووە مەبەستی لەوە نییە کە زەوی تەخت بێت. لە کاتێکدا زەوی تیرەکەی 12742 کیلۆمەترە و ڕووبەرەکەی بە تەواوەتی واتە بە زەریاکانیشەوە 510 ملیۆن کیلۆمەتر دووجایە. بۆیە ئەم فراوانیە وای کردووە کە لە بەرچاوماندا تەخت دەربکەوێت و لە کاتێکدا ئەگەر زۆر لەو قەبارەیش بچووکتر بێت هێشتا دەتوانرێت شتی لەسەردا ڕابخرێت و هەر بە هەمان شێوە دەردەکەوێت. وخوای گەورە لە سوورەتی نازعاتدا دەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم. والأرض بعد ذلك دحاها. واتە زەویمان بە شێوەیەکی هێلکەیی بەدیێناوە. لە زمانی عەرەبیدا یەکێک لە ماناکانی وشەی دەحا واتە ڕاخستن بەڵام ئەو مانایی کە زۆر باوە هێلکەییە واتە بە شتێک دەوترێت دەحا کە هێلکەیی بێت. ئەمانە زۆرێک لەو بەڵگانە بوون کە خوای گەورە لە قورئاندا باسی کردووە بەڵام زانایانی ئاینی ئیسلام بەو دوو شێوەیەی کە باسمان کرد لێکدانەوەیان بۆ کردووە.